باش خانمەکەم بەیانیت باش ڤیکی ها ئەی خودایە گیان ئەوە تێ خانمەکەم ها ئەم ژوورە بۆ ئاپڕ بووە لە ئاو وا دیارە پەنجەرەکە بۆ هەر ڕەشەبا بە بۆرانەوە شکاوە ها ئەی خوایە گیان ها خۆجلەکانیشت تەڕتەڕن وا هەز دەکەم تاولەرزم لێدێ پێویستە بچینە چێشخانە تا لەبەر سۆباکە جلەکانت جوان جوان وشک بکەیتەوە دەی با بچین ڕەشەبایەکی زۆر زۆر توندە بەیانی باش خاتوو مۆلی ئەوە چییە هەرەوەندە دامەدە کردووە؟ بمبورە ژوورەکەم بەهۆی با بۆرانەوە پڕ ئاو بۆ هەر خەریک ڕاماڵینی ئاوکە بووم سالی دوێنێ داوای خەلوزم کردبوو پاش کەمێژدیکە بۆمان دێ ئەگەر هات دەچی بە خێرایی وەری دەگری دەبێ شوێنی خۆی باڵێ تکات لێ دەکەم سالی تووشی لەرز و تا بووە با من بچم خەلوزەکە هەڵگرم و بی بەمە شوێنی خۆی ڤیکی چی؟ لەرزوتە؟ ئەگەر خەلوزەکە بار بکەی باوەرد بێ بەڵات لێ نامینێ دەبڕۆ ڕاستەکەی ڤیکی تۆ یارمەتی منەی لە خواردن حازرکردن دەی خێراکە سالی زوو هەڵیگرە دوایە تەڕ دەبێ خەلوزەکە زوو بە بەسەرچاو من شنوتی بە ئاگری پۆلی وانەوتنەوە هەڵکات دەی زوو بڕۆ دوو کەڵکێشەکەش پاکەرەوە خێرا بەسەرچاو خاتوو مۆلی سالی تۆ هەموو جارێ ئاگرەکەدا دەگیسێنی؟ باڵێ وەرن خۆتان گەرم بکەنەوە سپاس دەیە سالی دوو گۆرۆکسێ ئێمە لە پێش تۆ هاتینە ئێرە لاڤینیا بۆ دڵڕەقی لاڤینیا ئەمە ئیشی تۆ نییە ئێرە پۆلی ئێمەیە پاشەوەی کارەکە تەواو کرد دەبێت بچێ دەرەوە وایە بڕۆ کاری خۆت بکە بڕۆ دەرەوە باشە دەڕۆم ئەمە چیت کرد ئەم کراسە جوانم لە پاریس کڕیوە نرخی زۆر گرانە زۆری نەماوە بە تۆزی خەڵۆزەکە پیسیکەی داوا لێبوردن بکە دەی کچێ زوو بە بمبورە هەرچەندە زۆریش داوای لێبوردنەکەتم بەدڵ نییە بەڵام قەیناکە لێت دەبورم بەمەرجێک دەرێت بچی ژوورەکەی منیش گەرم بکەی چونکە لەگەڵ جێسی و جەلتۆ دەچینە ژوورەکەی من بەسەرچاو سالی
سیزەر تۆش سەرماتە؟ تێگەیشتم هەر ئێستا گەرمت دەکەمەوە وەرە لەگەڵم. دەی سیزەر وەرە دانیشە با خۆمان گەرم بکەینەوە دەی. وانەکەمان تەوا بابچینە ژوورەکەی من. هەندە بابچین. تەماشای بارانەکە. چ بارانێکە؟ دەی با بڕۆین دەی. ئەی لەم جورئەتە چۆن دەوێت لە ژوورەکەی من بنوێ؟ سیرکەن چ خەوێکی خۆشی لێکەوتووە دەبێ بچین بە خاتومێشم بڵێین. هەستە لە خەو دەی. بمبورە نازانم چیم بەسەر هاتووە بمبورە. مەبەستە چی لە نازانم چیم بەسەر هاتووە؟ نازانم چیم بەسەر هاتووە چۆن بەبێ پرسی من دێ ژوورەکەی من و دەنووی؟ بمبورە لاڤینیا کاتی هاتمە ژوورەکە و ویستم ئاگرەکە هەوکەم لەرزێکی خراپ گرتمی بەڵێ زۆر داوا لێبوردنەکەم. بەسە چیتی پاساوم ناوێ؟ سالی پێت دەڵێم جارێکی تر بێت پرسی من نێ ژوورەکەی من. دەی بڕۆ دەرێ دەی بڕۆ دەرێ. بڕۆ دەرێ زوو بڕۆ دەرێ دەی زوو زوو دەی کەوا سیزەر ناشیرم بڕۆ دەرێت. ڕاستە ڕاستە سیزەر ئەمە بەهۆی تۆ بوو. تۆم شلێتە نایە ئێرە. دیتت؟ نوێترین و گرانترین جرم بەهۆی تۆ ئەوا پیس بوو. باشە چۆن بەو قەرە بوو دەکەیەوە؟ وا پێ ناچی لەم کاتەدا بتوانانی بۆمی قەربە بکەیەوە؟ گوێمە دەرێم کەی توانی دەک خۆی لێ بکەیەوە ئەوە لێک دەبورم. جگەلەوە هەرچێکی تر پێی لێت نابورم. خانمەکە خوا بتپارێزێت.
زۆری بەسەردا تێپەڕیوە کاتێکە لەگەڵ بەڕم بۆ یەکەم جار هاتمە ئەم دوکانە. هیوادارم خاوەنی دوکانەکە بمناسێتەوە. بەڕاستی زۆر خۆش بوو لەگەڵم. ها ئەمە خانمە بچکۆڵانەکەیە. ئەم کاتت باش. فەرموو بەخێر بێ. تکای یەک دەقە وا دیارە گرفتێکت هەیە. مامەگیان تکا دەکەم چاکەیەکم لەگەڵ بکە. ئۆ بەسەر چاو بڵێ بزانم چی دەوێ. ئایا دەتوانی ئەمەرەکە بە لەسەر ئەم کراسەی لایبەری؟ ئەم کراسە لە پاریس دووراوە. ها؟ مەرەکەبەکە لابەرم وانە؟ بەڵێ ئەم کراسەی هاوڕێکەمە. ئەگەر لێنەبەی ئەوە زۆر بەتوندی سزا دەدرێم. خەم مەخۆ دەتوانم لای بەرم تۆ جارێ دانیشە هەتا من خاوێنی دەکەمەوە. مەگری. زۆر سپاس. نا مەگری تکایە کچەکەم مەگری. دەڵێ کارێکی دیشتەیە وانە؟ بەڵێ دەچم بۆ بازار. ئۆ بەڕاستی دوورە دەی خان مەکەم هەتا کاری بازارە تەواو دەکەی من مەرەکەبەکە لا دەبم. زۆر سپاس هەر ئێستا دەگەڕێمەوە. بەداخەوە لەبەر باوگۆڕان هەموو دوکانەکان داخراون. با بچمە بازارێکی دیکە. خۆ هەموو دوکانەکان داخراون. بریا پیتەر لێرە باوە یارمەتی بتامایە. لەوانەیە تووشی هەڵامە کردم بەڵام دەبێ هەوڵ بدەم. چاوەڕێی تۆم دەکرد فەرموو. تکایە کراسەکەت پاک کردەوە؟ بەڵێ پاکم کردەوە. تەمەشاکە زۆر بە جوانی پاکم کردوتەوە. زۆر سپاس تووشت کردووە. وا تێدەگەم هاوڕێکەت بیبینێ زۆر بەدڵی دەبێ. زۆر سپاس. زۆر چاکە یەک دەقە ڕاوەستە. تکایە فەرموو. داوا لێ بڕنەکەم سەبارەت بە پارەکە من. نا ئەمن دەزانم کە تۆ ناوت لە بۆکۆڵەکەی ئێمە ناوە ئیمێڵی هەروەها دەشزانم ئاگات لە ئیمێڵیە بۆیە ناتوانم یەک قڕشتیە لێ دووەربگرم.
تکایە غەم مەخۆ. هەرچەندە زۆر جوانیە و پرسیارت لێ بکەم، بەڵام هیچ چارەیەکم نییە. پێم بڵێ چیت بەسەر هاتووە؟ ئەگەر حەز دەکەی پێم بڵێ منیش پێم خۆشە. بەڵێ بابەتی باس بکەم. ئەوە من بۆم کەلەکە و باوکم هاتم و ئیمیلیمان کڕی. پاش ئەوی باوکم مرد بوومە خزمەتکار لە قوتابخانەیەک. بەڵام دڵنیە بە ڕۆژێکێت حەقی ئەو چاکەیەت هەردەدەمەوە. کراسەکەم خستۆتە ناو زەرفێکی تایبەت تاوەکو تەڕ نەبێ. زۆر سپاس. ئاگاد لە خۆت بێ چیژەکەم، هیوادارم سەرماد نەبێ. زۆر سپاس. بەهۆی ڕەشە باوبارانەوە هەموو دوکانەکان داخرابوون. بەڵێ بە نەمتوانی هیچ شتێک بکڕم. مادام وایە بۆ ئاوا درەنگاتیەوە پێم بڵێ لەکوێ بووی، لەگەڵ تۆما قسە بکە. نازانم. خاتومێن شنش ئاگادارە کە تۆ زۆر درەنگ هاتیتەوە. وەرە با بچینە لای ئەو. هۆی درەنگ هاتنەوەشتی پێ بڵێ. دەی بڕۆ ژوورێ. دەی وەرە. زوو بەدەی خاتومێن شن سالم هێنا بۆلات. پێم بڵێ لەکوێ بووی؟ چ بوومە ئەو فرۆشگایی کە جلی ئافرەتان دەفرۆشێ تا ئەو پەڵەی کە لەسەر جیلافنیا بوو لای بەرم. بم دەرێ بزانم. من دڵنیام کە ئەمە کراسە نوێیەکەی خاتو لاڤینیایە. خاتو لاڤینیا ئەوەی سالی دەیڵێ ڕاستە؟ بەڵێ خاتو منشن سالی زۆر ڕقی لێم دەبێتەوە بۆیە مەرەکە بەکەی ڕژان دەسەر کراسەکەم. بەڵێ منیش گریام و وتم دەبێت بۆی پاکەیتەوە. ڕاست ناکە لاڤینیا خاتو منشن. بێدەنگ بە تۆ کچێکی زۆر ناڕەحەت و دڵڕەش و درۆزنی. مۆلی بڕۆ بە توندترین شێوە سزای بدا. بەسەر چاو خاتو منشن وەرە لەگەڵم دەی. لاڤینیا دوایەوەی کارەکانت تەواو کرد ئینجا دەچی دەخەوی باشە؟ خانمەکەم خانمەکەم ئای کە تۆ ماندووی. ڤیکی خانمەکەم ئازیزەکەم. باوکە دایکە زۆر داوای لێبڕن نەکەم. سالی تەندروستی لە جاران خراپتر دەبێ بۆیە دکتۆرێک دێنن تا تەماشای بکە بەڵام هیچ سوودێکی نابێ. ئارمنگار زۆر غەمبار دەبێ لەبەر ئەوە ناچار پەنا پۆلیزای پوری دەبا و دەرمان بۆ سالی دێنێ. ئایا سالی چاک دەبێتەوە یان نا؟ لە حەڵقەی داهاتوو ئەمە دەزانین.